مێرولە ئەو مێروەی بە لەسەرخۆیی مرۆڤ ڤەراسان دەکات. جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ ڕێژەیان زیاتر بۆ ڕویان لە شارەکان کردووە. شارەزایەکی بواری مێرووە زیانبەخشەکان هۆکاری زیادبوونی مێرولە بە تایبەتی لەم ساڵدا دەخاتە ڕوو. هەر مێروویەک هەر نەخۆشیەک ینی شەڕ لەسەر مەکانەکات لەسەر خۆراکەکات لەسەر کەش و ئاو هەواتوانێت تەحدیدی کات لەسەر دژمنی تەبیعەتەوە ئەگەر کاتێک ئەم شتانەی بۆ ڕەخسا هیچ کەوێ لەمانە نەیانتوانی ئەم شتە مەحدودکەن و بیوەسێنن ئابێتە هۆی تووغیانکردن و گەشە سندنی بە ڕێژەیەکی زۆر بەرچاو ئەتوانێت لە کۆنتترۆل دەربچێت. بە هەمان شێوە ئەکرێت مێرولەژ ئیمساڵ هۆکارێک لەم هۆکارانە وای کرد بێت کە مێرولە تۆغیانی کرد بێت و هۆکارەکان نەیانتوانی بێت تەحدیدیکەن ینی کەش و ئاو هەوا و خۆراک و دوژمنە سروشتەکان نەیانتوانی بێت تەحدیدیکەن ئەو کاتە تۆغیانەکات. لە کوردەواریدا وتراوە هەر ماڵێک مێرولەی زۆر ڕووی لێ بکات ئەو ماڵەیان بار دەکات یان دەوڵەمەند دەبێت. بەڵام هێرشی مێرولەکان لەم ساڵدا و لە زۆر ماڵ گیرۆدەبوونی بە دوای خۆی داهێناوە چونکە نەدەتوانن بار بکەن و نەدەوڵەمەندیش بوون. ئەم وەرزە وەرزی پەیداکردنی خۆراک و بەشێوی ژیانی ئەوانن دەگەڕێن لە هەر شوێنە بێ بە هەر نرخێ بە هەر جۆرێک بووە دەگەڕێن خۆراک بۆ خۆیان پەیدا دەکەن وەرخەزنی دەکەن بۆ وەرزەکانی داهاتوو بە تایبەتی وەرزە ساردەکان. وڵی دەرمان هەیە بەڵێ مەسەرەن تۆ ئەیوەشتێنی لەو منتیقایە دووریان نەخەیتەوە ئەوانە ئیتر بۆ احتیمالە هەندێکشان هەر بکوژێدا ماوانە هەر پێوە بنیانی ئەتر لە یوتیوبی شابەڕاستی من سێرچم بۆ کردووە گەڕاوم وەکاری زیادبوونی هەر حەشەراتێکە بەستنەوە بە شتێک وتر ئایا تا چەند ڕاستە دیراسێکی زۆر جدی لەسەر نەکراوە مەسەرەن گوایە زۆربوونی مێرولە لە شوێنێکە گوایە ئەو ماڵە بارەکەن بۆ شوێنێکی تر شتانە هەیە کۆمەڵێک نەزەری هەیە لە یوتیوب بۆ شتانە کەوا باس کراوە. دنیای مێرولە زۆر فراوانە و ژیانێکی ڕێکخراویەیە. بە پێی وتەی شارەزایانی مێرو ئەم ساڵ بۆی وشکە ساڵی و بۆ دەستخستنی خۆراک مێرولە ماڵەکانی خۆیان چۆڵ کردووە و ڕویان لە شار و ماڵی مرۆڤەکان کردووە. بەڵام خەڵکیان نەڕاسان کردووە وڵاتیەک بە تەنزەوتی لەم هەموو قەیرانە دارایی و خراپی گوزەرانەدا و بەرزی پلەکانی گەرماش بابۆستێت سەرڕای ئەوە مێرولەش لێت بەئاڵێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.